دوای چارەکە سەدەیەک لە خزمەت و تێکۆشان ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان با ئامادەبوونی بەرپرسی ئەنجومەنی کاروباری ناوخۆ ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی لە دەستپێکی پێزانینەکانیدا لە پارێزگای هەڵەبجە لە هەورەمان و خورماڵ خەڵاتی ڕێزێنان دەبەخشێتە کادیرە ماندوونە ناسەکان ببانێ ئەوە کە دەستخۆشی خۆی ئاراستەی ئێمە کردووە من زۆر سپاسی یەکەن و مامۆستای بەڕێز ئینشاءالله تەمەن درێژ بێت و جۆرە شاپەنە کەرۆ کە ئینجارە خاسەر و خاسەر سەروەت و ماڵ گیانشە پاوی بانگەوازە پیرۆزێنە بەختکە ڕاستی هەندێکی زۆر باشە بەوەی زیاتر و باشتر ئێمە خۆمان تەوعیە بکەین بەوەی زیاتر خۆمان جەم و جور بکەین. مامۆستا سەلاحەدین وێ ڕێستایشکردنی ئەندامان بەم شێوەیە باس لە باشینەکان دەکات. زۆر گرنگە کە ئەم سێشتەی تیابێ یەکێ داوە بکا بۆ لای خوا ئەمە باشترینەکانن، یەکێ عەمەلی ساڵحی ببێ، یەکێ بڵێ ئینەنی من المسلمین. ئەم ئیعلانە ئەم بڕیارە کە تۆ ئەڵێ من ڕێی خواگرم من بانگەشە بۆ لای خواکەم عەمەلی ساڵحیشەکەم بۆت ناکرێ ئەگەر لە سەفی ئیماندارانە نەبی. وێستگەی دووەمی ئەمینداری گشتی بۆ ستایشکردنی کادیران و تێکۆشەرانی یەکگرتوو دایکان و خوشکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو لە هەڵەبجە تێیدا دەیان ئەزمونداری پەروەردە و پێگەیاندن ڕێزێنانیان پێبەخشرا. بۆ دووبارە ئەم جارە ئەرکی خۆشمان و ئەرکینەوەکانیشمانی هاتوۆتە سەرکە ئەبێ ئەوانیش لە هەمان ڕێباز بگرنەوە. زۆر خۆشحاڵی زیاتر گەرمبوون لەسەر ئیش و کار پیشەی خۆمان ئەمە بۆ 25مان بە تێپەڕان ئینشاڵڵا بۆ 25 زیاتر گەرمترە بین زیاتر بە کورتترە. ئەمە گەورەترین شتە بۆ ئێمە چونکە ئەو لە ئاستی خۆی لەو ئەرکە گەورە ئاگای لەم هەموو نەفەرانە بێ زۆر زۆرە. دواوێزگەی ڕێزێنانەکەی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان برایان و مێزەرسپیان و خاوەن ئەزمونان بوو. ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە یەوتەیەکدا ڕایگەیان یەکگرتوو وتبینانە سیاسەت دەکات و ڕاشی گەیاند مەلاین سەرفت بکردایەت نەتەتوانی ئەم دەورانە بچەرخێنی بەم شێوەی کە ئێستا هەیە. فەشەلی پۆپۆلیستی و شەعبەویەت و جنێوفرۆشی و فەشەلی ئیدعای زل و فەشەلی قسەی زل و فەشەلی خۆفرۆشی مقەنع و دنیات سەرف کردایانە گەشتیتە ئەم نەتیجە و هەڵوێستەکانی جاری وا هەیە دوای چەند ساڵ ئەتانرێ کە پەسەندە و پێش خەڵک کەوتوین لە تێگەشتن و لە وەزنکردنی شتەکانە. کادیرانی ستایشی هەڵوێستەکەی ئەمینداری گشتی یەکگرتوو دەکەن. بە گەورەترین شانازی و گەورەترین جایزە و هەدیەی ئەزانم کە جەنابی ئەمینداری گشتی بە ڕێخستنەکانی و بە منیشکە یەکێکم لەو ئەندامانەی کە پێی بەخشیوم. ئەم جۆرە ڕێزلێنانانە بەڕاستی هەندێکی باشن و پاڵنەرێکی باشن و گروتینێکی باشە دەنەوە بە جارێکی کە بە کادر و ئەندام و ڕێخستنەکان و جەماوەڕەکەی بۆ ئەوی کە گروتینێکی باشیان بێتەوە بەر. عیرفان ئەحمەد کەناڵی سپێدا هەڵەبجە.